6 پاڵاوگی یاسایی داخران و 12 کەسیش دەستگیر کران. جوتیارانیش چاویان لە ڕەحمی خوددایە بارانیان بۆ ببارێنێت. سڵاوتان لەبێت. ڕشتنی ڕۆنی ڕەشوبوونی پاڵاوگەی یاسایی و پیسکردنی ژینگە خەریکە لە سلێمانی ناخۆشی دەکات. ئیدارەی شارەکەش دەستی کردەوە بەجارێک 6 پاڵاوگەی یاسایی داخست و 12 کەسیشی دەستگیر کرد. ئەمڕۆ پێنجشەمە قایمقامێت ڕایگەیاند هەموو ئەو پاڵاوگایانەی بە شێوەی نایاسایی کار دەکەن بەسەریان کردوتەوە بە پێی یاسای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ئەو پاڵاوگانە دەکەن کە تێزاب بەکاردەهێنن. ئاماژەش بۆ کراوە سەرباری ئەوەی بڕیاری داخستنی سەر جەم پاڵاوگە یاسایەکان دراوە دوێنێ تا ئەمڕۆ بە هاوکاری یاریدەدەرێتی ئاسایشی زرگوێز 6 پاڵاوگەی یاساییان داخستووە. هەروەها بە تۆمەتی پیسکردنی ژینگە 12 تۆمەتباریان دەستگیر کردووە. لە هەرێمی کوردستان کاتی حەقەپەڵەیە و بارانیش هیچ دەنگێکی نییە. جوتیارانیش چاویان لە ڕەحمی خوایە بارانیان بۆ ببارێنێت. هەموو ساڵێک ناوەڕاستی وەرزی پاییز کە دەکاتە 5 و 6 مانگی 11 پێی دەوترێت حەقەپەڵە. واتە ئەوەندە باران ببارێت کە نزیکەی 30 سانتیمەترێک ئاو بچێتە ناو زەویەوە و جوتیاران بتوانن زەویەکانیان بکێڵن و دەست بە وەشاندنی دەخڵ و دام بکەن. بەڵام ئەمساڵ حەقەپەڵە تێپەڕی و تا ئێستا یەک دڵۆ باران بەرزەوی نەکەوتۆ و تەڕی نەکردووە. محمود حەمەد جوتیارێکی دنیادیدەی سنووری سۆرانە بۆ 964 قسەی کردو و دەڵێت چاومان لە ڕەحمی خوایە باران ببارێنێت چونکە بۆ ئێمە جوتیار دڵۆپێک باران لە زێر بەنرخترە. بەتەمای بەوتەی ئەو جوتیارە دواکەوتنی بارانبارین جگە لە زیان بۆ دەخڵودان تەنانەت زیانی بۆ دار و درەخت و ڕەز و باخەکانیش دەبێت. کەلاربیە شار ئەمە قسەی منداڵێکی بزێوی کفری بوو دژی ئەوەی قەزاکەی ئەوان خزمەتگوزاری نییە. ئەوە تا ئێستا نەخۆشخانەی ژنان و مناڵان لە قەزای کفری لە ساڵی پار لەلایەن خێرخوازێکەوە دروستکرا بە دروستکردنی بیناکەی 7 مانگە بیناکەی تەواو کراوە و ئەمڕۆ ڕادستی تەندروستی شارەکە کرا. بەڕێوەرێکی تەندروستیش دەڵێت کارمەندمان نییە و ناتوانین نەخۆشخانەکە بکەینەوە. سامان سەرتیب بەڕێوەبەری نەخۆشخانەی شەید خالید گەرمیانی لە کفری بە 964 وت بینای نەخۆشخانەی ژنان و مناڵانی کفری لەلایەن خێرخوازێکەوە دروست کراوە. ئێستا ناتوانین نەخۆشخانەکە بخەینە خزمەتی هاوڵاتیانەوە چونکە کارمەندی پێویستمانیە و کەسیشمان بۆ دانامەزرێن و پێویستمان بە 7 کارمەندە تا 24 کاتژمێر دەوامیان هەبێت. ئێمە لە بازار هەنار و میوەکان هەر بە کیلۆ دەکڕین بەڵام گەنجە کاسبکارێکی سەی سادق بە ناوی دیار کەمال وازی لە کیلۆ هێناوە و هەنارەکانی خستۆتە موزایدەی ئاشکرا و بەو شێوەیە دەیفرۆشێت وەک ئەوەی دیار بە 964 وت کاتێک بارەکەی دەباتە عەلوە مشتریەکان لە دەوری کۆ دەبنەوە و سەیری هەنارەکە دەکەن هەریەکە و لای خۆیەوە نرخێک دادەنێت دواتر خۆی دەچێتە سەر بارەکە و بە دەنگی بەرز هاوار دەکات بە نرخێک دەست پێ دەکات و وردە وردە نرخی کیلۆکە زیاد دەکات تا لە ژمارەیەکدا دەوەستێت ئەوان 50 بۆ 60 لە باری پیکاپ پی هەنار بەو شێوەیە دەفرۆشن و نرخەکانیشیان لە 300 دینار تاوەکو 1000 دینار دەست پێ دەکات و تەنانەت هەناری ئەمریکی کیلۆی تا 1300 دینار ڕۆیشتووە. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشمەوە پەڕی 964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ ماراسۆنێک لە ئیداری زاخۆ بەڕێوە چووە ماوەی ماراسۆنەکە 25 خولەک بووە و مەسافەکەشی 2 کیلۆمەتر بووە ئەوانەی کە لە ناو ماراسۆنەکە بەشداریان کردووە سەرپەرشتیاری ئیداری زاخۆ لەگەڵ کۆمەڵێک بەڕێوەبەری شارەکە و لەگەڵ هاوڵاتیانی ئاسایی لە ناو ماراسۆنەکە بەشدار بوونوە ڕاگری کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ قسەی بۆ 964 کردو باز لەوە کاتکە ینی ئەنجامیان لە دروستکردنی ئەم ماراسۆنە ئەو بۆ کە خەڵکی هۆشدار بکەنەوە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بتوانن وەرزش بکەن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی شەکرە و شێرپەنجیان هەیە هەتا بتوانن دوور بن لێ و ئەوانەی کە هەیەە بتوانن بەسەر نەخۆشیەکەیانە زاڵ ببن و نەخۆشیەکەیان تێپەڕێن و ئەم ماراسۆنە لەژێر ناونیشانی ڕاکە فێربە تەندروست بژی بەڕێوە چوو. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.